أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. وادخلوا الباب سجدا وقولوا حطة. دیارەوە بەشێکە لەو ئاەتێک کە خوای گەورە سوبحانەهو وتەعالە فەرمان بە بەنی ئیسرائیل دەکا کە بچنە ئەو شارەی کە لە بۆی یاری کردبوون لە پێناوی خوا جیهاد بکەن و خوای گەورەش وعدەی نەسڕەتی پێدا بوون، بەڵام مەرجی لەسەر دانابوون کاتێک کە دەستنە ناو ئەو شارە و داخلی دەبن. وادخلوا الباب سجدا، واتە بە سوزدەبردن و کوڕنوشبردن لە بۆ خوا و وەقولوا حطة، بڵێن خوایە لە گوناهەکانمان خۆش ببە. بەڵێ ئەسڵ وایە کاتێکەوە خوای گەورە ناز و نیعمەتمان پێدەبەخشی و بە تایبەتی نەسڕەتماندا، ئەسڵ وایە ئەو پەڕی ملکەچی لە بۆ خوا نیشان بدەین. وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێکەوە فەتحی مەککە دەکا، ئەو مەککەی کەوە کاتێک کە هیجرەتی لێ دەکاتن بەنهێنی دەردەچی ئەو جا لەگەڵەوەش کە لە دوای چەند ساڵێک خوای گەورە نەسڕەتی دەدا و دێتەوە بە جەیشێکی 12,000 نەفەری داخلی مەککە دەبی، لە کاتێکدا کە خودی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە نێو کەتیبەة الخەضرایە کە کۆمەڵێک لە مهاجرین و ئەنسار بە شیر و تیر و ڕم چاردەوری پێغەمبەریان گرتێ صلی الله عليه وسلم، بەو پەڕی عیزەت و قووەتەوە بە فەزلی خوای گەورە داخلی مەککە بووە. بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو لە کتوبی سیرە دەجێڕنەوە بە چه حاڵەتێک بە چه شێوەیەک داخلی مەککە دەبی، دەفەرمی لەو حاڵەتەی سەری پیرۆزی دانواندبوو، هەتا وەکو ڕیشی مبارەکی گەیشت بووە ئەو زینەی کە لەسەری دانیشت بوو لەسەر پشتی وڵاغەکەی یان وشترەکەی. و هەروەها کاتێکەوە دەگاتە مەککە یەکەم شت کە دەیکا 8 ڕکعەت نوێژ دەکا، وەکو زانایان هەندێکیان ناوی لێ دەنێن کەوە ئەوە سەلات الفەتحە، نوێژی فەتح و نەسڕەتە دەیکا، هەندێک دەڵێن نوێژی چێشتەنگاو بووە و بە هەر حاڵ شکرانەی خوای گەورە دەکا سوبحانه وتعالى، لەبەرەوەی خوای گەورە دەفەرمی إذا جاء نصر الله والفتح ورأيت الناس يدخلون في دين الله أفواجا فسبح بحمد ربك واستغفره إنه كان توابا. بەڵام بەنی ئیسرائیل وایان نەکرد بە پێچەوانەوە کاتێکەوە خوای گەورە وعدەی خۆی لۆ جێبەجێکردن و داخلی ئەو شارە بوون لە جیاتی سوزدەبردن، وەکو لە حەدیثەکەدا هاتیە دەخلوا على ئەستاههم یەزحفون، کەواتە لەسەر پاشی خۆیان بە زەحف سەریشیان بەرز کردبووە لە جیاتی سوزدەبردن و لە جیاتیەوەی بڵێن حطة لە گوناهکانمان خۆش بە ئیستهزا و گاڵتە جاڕیەوە دەیانگوت حینطة ئەو حەبەة فی الشعرە، واتە قسەیەکی بێمانایان دەکرد وەکو ئیستهزا و گاڵتە جاریان بە بەرامبەر بە فەرمانی خوا سوبحانه وتعالى. ئیتر لە نەتیجەدا خوای گەورە سوبحانه وتعالى دەفەرمی عەزابێکمان لە ئاسمانەوە ناردە سەریان. کەواتە وەکو لە ئەدەب الدین والدنیادا هاتیە دەفەرمی یەکێک لە پیاوە حەکیمەکان دەڵێتن کەسێک کەوا کوفر بە نیعمەت بکا ئەوە مانای ئەوەیە حەز بە غروری دەکاتن و هەروەها هۆکارە لۆی ئەو نیعمەتەی لێوەرگیرێتەوە و خوای گەورە نقمەت و غەزەبی خۆی بەسەردا بارێنی.